ئەکرێ شەڕ بدرێتە پاڵ خوا ئەوە ئێمە زانیمان خوا خەڵقی ئەکا بەس ئەکرێ ئێمە بڵین خوای پەروەردگار شەڕی خەڵق کردووە خراپەی خەڵق کردووە نا بەو معنایە نا بۆ چونکە لە هەموو ئەسما و صفاتەکانی خوایە صفەتێکی نییە مشتق بێ لە شەڕ یا لە خراپە خوای پەروەردگار ئەوە تەقدیرن خوای پەروەردگار تەقدیری وایە خراپە هەبێ بەس خراپەکردن ئێمەی نەک ئەو ئەم دوشتی جیاوازن خراپە هەیە خوا عەقڵی پێداوین داوای کردو توخنی نەکەوین کە ئەیکەین ئەوە ئێمەی سنوورەکانە شکێنین و خراپەکانەکەین شەریکەیەک مەسەلەن مولدەیەک کارەبایەک دروست ئەکات تەحذیرێکی لێ داوە تاوانی شەریکەکە نییە کەسێکە چه یاری بە پلاکەکانێکا و ئەیگرێ و ئەیکوژێ تەحذیری لێ داوە توخنی مەکەوە خوا ئەمانی دروست کردو بۆ کۆمەڵی حکمەتی تەحذیری لێ داوە فەرمێتی توخنی مەکەوە نزیکی مەکەوە پێی گوتووی کە تۆ خۆت چووی کردوتە تاوانی خوا نییە کە تۆ خۆت تاوانەکەت کردووە لەبەرەوە شەڕ ئیضافە ناکرێ بۆ خوای پەروەردگار خوای پەروەردگار منەزەهە لە شەڕ لە کۆتاییە بەڕێزان سەرنجتان ڕاکێشم بۆ لای چیرۆکێکی قورئان کە کەم جار لە بابی قەدەرە ئێمە بە وردیعی خوێنینەوە چیرۆکەکەی خضر لەگەڵ موسا عەلەیهیمە السەلات وەسسەلام خضر و موسا ئێمە وا چیرۆکەکە تێئەگەین کە دوو هاوڵ ئەبن لە بابی علمی غەیب و سیعی علمی خوایە دایمە مۆزوعەکە ئیثارە ئەکەین بەس کە دینە سەر بابی قەدار کۆمەڵی لە تائیفی زۆر جوانی تایە چیرۆکەکە وا تێبگەین خضر ئەداتێکی قەدەری خوایە کە موسا ئەیبینێ باشە موسا پێی ئەڵێ هەل ئەتەبیعوکە على أن تعلمني مما علمت شيئا رشدا ئەکرێ لەگەڵت بم شتێکم فێر بکەی لەوەی کە خوا فێری کردووی خضر پێی ئەفەرمێکی قال إنك لن تستطيع معي صبرا بۆ وكيف تصبر على ما لم تحط به خبرا ئەمە حاڵی موسا نییە ئەمە حاڵی هەموو ئێمەین ئێمە زوو بڕیان لە قەدەرەکانی خوا ئەدەین سەبرمان نییە خوش لە ڕێگەی خضرەوە پێمانە ئەفەرمێ ئینسان تەحملکا لەگەڵ قەدەر باش قال ستجدني إن شاء الله صابرا ولا أعصي لك أمرا هەمومان ئەم وعدە هەمیشە ئەدەین بەخوا قال فإن اتبعتني فلا تسألني عن شيء حتى أحدث لك منه ذكرى فانطلقا حتى إذا ركب في السفينة خرقها سوار بەلەمێ گەبن بەلەمەکە کون ئەکا عیبداری ئەکا بەبێ ئەوەی موسا لەوە تێبگا کە ئەم پیاوە گوتی سەبرت هەبێ موسا عليه الصلاة والسلام پەلە ئەکا لە بڕیاردان قال أخرقتها لتغرق أهلها ئێمە دایمە بڕیاری پەلەمان هەیە لە قەدەرەکانی خوا یەکسەر ناشکری ئەەکەین ئەڵێ بۆیە کونت کرد بۆ ئەوەی ئەو داماوانە غەرق بن لە ئاوەکەیە لقد جئت شيئا إمرا بەئەدەبەوە پێی ئەڵێ ئەڵێ من ئیشێکی گەورەیە ئیشێکی باش نییە قال ألم أقل إنك لن تستطيع معي صبرا نمقل تولى قال من هلاكي تحملت نابه موسى وعدك بيرك ويتوا قال لا تؤاخذني بما نسيت قال والله من بيرمش وعدك بيرش ولا ترهقني من أمري عسرا فانطلق جاريك أكون وريبيكوا حتى إذا لقي غلاما منالق بين فقتله خضر أي كوجه اسم موسى سريع أوسه دوكال جوجكي يتدروا قال أقتلت نفسا زكية بغير نفس توش بيو چاكيكي تو مناليكي بيتاوان ببيئوي حقي كسير سربيه كشتت أم جار نالي إمرا أم جار دس خات برينكي لقد جئت شيئا نكرا براستي تاوانيكي خرابت كرت خضر بلا سرخوي بي ألم أقل لك إنك لن تستطيع معي صبرا من نم قلت تحملناكي أو جا موساتي أجا إن سألتك عن شيء بعدها أمش حكمتك تاعي ديالا أجر أم جار برسيار ممكن فلا تصاحبني حتى إذا أتيا أهل قرية كاشنا ديكا داوي خواردنا كان كستاين داتي ديوالي كبين دن كريكاري أكن راسي كنوا موسى عليه لو شئت لاتخذت عليه أجرا أجر بدبستا أتواني كريكي لسرور بقري شكو أوانا نانيا ندايني اسمه بو كريكاري بلاشمان بو أوانا كر إن جا خضر ديت أماني بورو نكاتو قال هذا فراق بيني وبينك
سأنبئك بتأويل ما لم تستطع عليه صبرا. أما السفينة بلميك من عيب دارم كت فكانت لمساكين يعملون في البحر توا أزاني كن كردني بلمك لدجي هجار كان بنا لبرجوندي هجار كان بو تو بلت كرد چاوەڕێت نەکرد نەتیجەی ئەوە بزانی بەلەمەکە ئەڕواتە کوێ و ئەگەر ئەم بەلەمە ساغ بێ هەژارەکان زەرەرەومەند دەبن. کەواتە خوا کە قەدەرێک دێنێ نەتیجەی قەدەرەکە لە بەرژەوەندی مرۆڤەکانە بەس مرۆڤەکان پەلە ئەکەن لە بڕیار. ئەگەر بەدەست هەژارەکان بواە بەلەمەکە ساغ بواە بەلەمەکە ساغ بواە لە نەتیجە پاشاکە داگیری ئەکرد. وأما الغلام فكان أبواه مؤمنين مناڵەکەش باوکو دایکی ئیماندار بوون فخشينا أن يرهقهما طغيانا وكفرا. لەبەر خاتی ئەو باوکو دایکە ئیماندارە بەظاهری باوکو دایکێک جەرگیان سوتاوە باوکو دایکێک گەرگۆشەکەیان لەدەست داوە بەڵام خوای پەروەردگار ئێوێ ئەم مناڵە بگۆڕێ بە مناڵێکی باشتر فأردنا أن يبدلهما ربهما خيرا منه زكاة وأقرب رحما. لەبەر خاتی ئەم باوکو دایکە ئەو مناڵە ئەباتەوە خوای پەروەردگار. بۆیە ئەگەر ئێمە چەند مناڵمان هەیە ئێستا بوون بە سەبەبی نەهامەتی باوکو دایکەکان مناڵمان نییە باوکو دایکی ئەکوژێ مناڵمان نییە ئەبێ بە سەبەبی لە دەستدانی گیانی باوکو دایکی بە سەبەبی نەهامەتیەکانی تەمەنا ئەکا و جاخی کوێر وایە باوکو دایکەکە. کەواتە ئەها سەیری کە قەدەر لەم سێ حادیثەی کە ڕوو ئەدا لە بینی موسا و خێضڕا خوای پەروەردگار پێمانە فەرمێ پەلەکردن لە بڕیار دەربارەی قەدەر بەبێ گەڕانەوە بۆ نەتیجەکان ئینسانەکان بە هەڵەدا ئەبن. بۆیە بەڕێزان ئێمە لە بابی قەدەرە ئینسان ئەبێ ئەم تەوەکولەی بەخوا هەبێ ئێمە بزانین ئەو قەدەرانی کە دێنە پێش لە ئیرادەکانی خوای پەروەردگارە ئیرادە کەونیەکان کە زۆر جار ئێمە موجبەرین بەس تەحملی نەتیجەکەی ناکەین تەفویڵی کەرەوە بۆ خوای پەروەردگار بیگەڕۆم حکمەتێکی تیا ئیلا ئەو ئەیزانێ لە ئیرادە شەرعیەکەیشە تابعی کەرەوە بۆ ئیرادە قەدەریە کەونیەکەی دڵنیا بەلەوەی ئەوەی خوا ئەی فەرمێ بیکەی لە بەرژەوەندیتە نەیکەی زەرەرەومەند دەبین تایە. بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە یەکێک لەو ستایشانی کە ستایشی خوای پێ ئەکرد ئەی فەرموو لەبەیک وسعدەیک والخير كله بيديك والشر ليس إليك. شر هي خوانية خلافة هي خوانية خوا ذاتك خيرة بس خير بس كمال بس جمال بس إحسانك على الخلق خوا خلافة الحق بخلق ناكا لبروا أما بابك ترى لو باباني قدر كيما قناعت من وابي بوي إرادي خواي پروردگار أبي بدو بشوا إراديكي كوني هي لم إرادة كونيانية هنديك شت هي وابي خوشنية بلام تقديري شي أكا لبر أو ددوان حكمتي كعرزم كردن بلام لقل أوش أو خالقيتي ناكري شركة بديت بال أو شكاو إيمين بريالي كردني شركة أدين نك أو بريالي فرض كردني شركة أدا بسر إيمايا شركة هي تحذيري كردين بوي كينيكين عقلي بيداوين بما ظل النتيجة شركة خرابية بسر تعشكيتوا بلام إيما زور جار بسر كيشي خومان هر شركة أكي